طبعا دورگەی عەرەبی لەوانەی ڕابردوو براکانم باسم کرد کە چۆن عارەقیان دەخواردەوە و ڕیبایان ئەخوارد و قوماریان دەکرد و زینایان دەکرد و هەروەها کچیان زیندە بەچاڵ دەکرد لەبان ئەوەشەوە بتپەرستیانیش دەکرد. سەرەتا دورگەی عەرەبی براکانم لەسەر تەوحید بوون، لەسەر یەکتاپەرستی بوون. هیدایەت دران لە دەستی ئیسماعیل عەلەیهی السەڵات وەسەلام کوڕی ئیبراهیم، لەسەر پەیامی تەوحید بوون، لەسەر پەیامی تەوحید بوون تاوەکو عەمڕی کوڕی لوحەی ئەلخوزاعی هات کە بتپەرستی بڵاو کردەوە لە دورگەی عەرەبی. طبعا عەمڕی کوڕی لوحەی ئەلخوزاعی براکانم کەسێک بوو خۆبەرەوە بوو، کردەوەی چاکەی دەکرد وە قسەی خێری ئەکرد، بەڵام ئەوەندە خۆی نێزک کردەوە لە خەڵکی مەککە تاوەکو خەڵکی مەککە کردیانە دەمسپی خۆیان و کردیانە پاشا و کلیلی کەعبەیان داپێی. عەمڕی کوڕی لوحەی ئەلخوزاعی ڕۆشتە شام، کە ڕۆشتە شام بینیتی گاور و جوولەکەکان بتپەرستی دەکەن، هەستا بتی هوبەلی گەڕانەوە، بتی هوبەلی هێنا خستێ ناو کەعبەوە و بە خەڵکی مەککەی وت بیپەرستن. سبحان الله، خەڵکی مەککەش وایە نەزانی ئەمە زانایە و ئەولیاءە، بۆیە بتی هوبەلیان پەرست جگە لە خودای پەروەردگار. بۆیە هەندێک لە زانایان دەفەرمون عەمڕی کوڕی لوحەی ئەلخوزاعی جنی هەبوو، جنی هەبوو. جنەکان هاتنە لای پێیان وت بتەکانی قەومی نوح لە جەددەیە، لەوێ ناشتویانە بڕۆ دەریکە، وەد و یەغوث و یەعوق و ها ئەمانە بتەکانی قەومی نوح، بڕۆن ئەلەو فڵان جێگایە لە جەددەیە. ئەڵێ ئەمیش ڕۆشتە فڵان جێگا دەری خست و لە مەوسمی حەجە دای بە هۆزەکان و قەبیلەکان بۆ ئەوەی بیپەرستن. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێت ڕەئەیت عەمڕ بن لوحەی یەجر قوسبەه فی النار. لە کاتی شەوڕەوی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خۆی دەیگێڕێتەوە دەفەرمێت عەمڕم بینی لە ناو جەهەنەمە ناوسکی هەمووی دەرچوو بوو ڕایە کێشا لە ناو دۆزەخ. بۆ لەبەر ئەوەی یەکەم کەس بوو کە بتپەرستی هێنایە دورگەی عەرەبی و خەڵکی گومڕا کرد.